پێنجشت ئەو های لێکردم بێ دوو دری بچمە عەمرەی. یەکەم سەیرم کرد یەک عەمرە واجبە لەسەر هەموو موسڵمانێ و هیچ مانعی نییە من بڕۆمە ماڵەکەی خوا. وتم تا گەنجم و ماوم بڕۆم باشە. دووەم سەیرم کرد ئەو هەموو پاداشەی کە باسەکرێت لێرە هەیە لە شوێنی تر نییە. وتم تا زووە با لێی بێ بەژنەوم بڕۆم باشە. سێم تەمەنێ بوو حەزمە کرد سەفەرکەم بۆ وڵاتان هەوایە هەڵمژم تەماشام کرد سەفەری عەمرە خۆی بۆ خۆی سیاحەتە جەوێکی ئێجگار خۆشە ئەنواع و ئەشکاڵ شکڵ و شێوەی تیا بینی وایە وتم بڕۆم باشە. چوارم ئەوەندەی چیرۆکی سەیر و سەمەر لێلا ڕوویدا و باسەکرێ نەخۆشینەکان چاکەوێتەوە کێشەکان حلەوێ خفەت ئەڕوا دڵ و دەروون لێرە ئارامەوێتەوە. وتم من ئامەم گەرەکە بڕۆم باشە. پێنجەم و کۆتایی حەزم کردی تر تەواو وتم لاپەڕەیەکی نوێ لە بەری خۆم و خی گەوراکەمەوە ئیترە و کەسەی جاران ناوم وێ وتم بڕۆم باشە. ئەزانی چی زۆر شتی تر هەیە وامان لێکا قەرزاری ئەم جێگە مبارەکەوی ئەگەر لە بۆ حەجەکە بێژی عوزرم هەیە بۆیە نایەم ئەمە قەی نابی هەمەجار بەڵام باوڕکە لە بۆ عەمرەکەمان زۆر بەمان عوزرمان نییە ئەدی لۆ نایتەکنی ماڵی خوا بۆ دوایە خەی